سڵاو بەڕێزان پوختەی ڤارتان پێشکەش دەکەم. بەرپرسی ماڵبەندی چواری یەکێتی لە پارێزگای دۆک بەڤاری گوت وەک یەکێتی دەنگ بە کۆتای کریسیانی بادینان دەدەین و کاندیداکەشمان ئەفسەر و کادیرێکی دێرینی خۆمانە. محەممەد عوسمانیش دەڵێ پارتیەم بابەتەی لە ئێمە کردووەتە هەڵا ئەوانی ژۆک و ئێمە دەنگ بە کۆتای کریسیانی بادینان دەدەن بەڵام بۆچی بۆ ئێمە خیانەتە و بۆ ئەوان نیشتیمانی. ڤاری دهۆک وێنەی چەند منداڵێکی گواستوەتەوە کە لایەنێکی سیاسی بۆ بانگەشا بەکاری دەهێنێت لە نزیک بنکەی شاریە لە پارێزگاکە. ڤاری دهۆک چەند منداڵێک دەدوێنێت ئەوان دەڵێن سەدان کارت و وێلە و ژمارەی کاندیدی لایەنێکی سیاسیمان بەسەر دەنگدەرانی ئەمڕۆ دابش کردووە. بەر لە سەردانە فەرمیەکەی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرتەیەکی ڤیدیۆیی ئەحمەد شەرع سەرۆکی سووریا بڵاوکرایەوە کە لەگەڵ فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا و فەرماندەی هاوپەیمانی دژی داعش یاری باسکە دەکات. ڤیدیۆکە بۆ یەکەم جار ئەسعەد شەیبانی وەزیری دەرەوەی سووریا لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕەیەکێز بڵاو کردوێتەوە.